ومن آياته أن خلقكم من تراب ثم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤبوون و حکمە شەرعیەکانی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم اجعل كل أعمالنا صالحة ولوجهك خالصة ولا تجعل لأحد فيه شيئا. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا أعلم. اللهم إنا نعوذ بك من جهد البلاء ودرك الشقاء وسوء القضاء وفتنة النساء وشماتة الأعداء. برایانی بەڕێز و خۆشەوی سڵای خۆی پەروەردگارتان لێبێت. بەردەوامین لەسەر باسکردنی قۆناغەکانی دروستبوونی مرۆڤ. دەرسی ڕابردوو ئاماژەمان بەوە کرد بیردۆزە ڕۆژئاوایەکان دەربانی بوونی مرۆڤ لە زەمەنی ئەرستۆوە چیان گوتووە تا ناوەڕاستەکانی سەدەی 19 و دواتر سەدەی 20 و گەیشتن بۆ حەقیقە عیلمیانەی کە قورئان زۆر بەڕوونتر زۆر بە شێوازێکی زانستی تر باسی ئەکا بۆمان. لە دەرسی ڕابردووە دوو قۆناغمان لەو قۆناغانە باس کرد کە قورئان باسیەکە کە خوای پەروەردگار لە قۆناغی یەکەمە باسی نوتفە ئەکا، لە قۆناغی دووەمە باسی النوتفة الأمشاجەکە. وتمان نوتفە بریتیە لە سپێرمی پیاو لەگەڵ هێلکەی ئافرەت. ئەم دوانە وتمان کە یەک ئەگرن پێی ئەوتێ البویض الملقحة یا البویض المخصبة، وتمان پێی ئەوتێ النطفة الأمشاج بە پێی ئەو مستەلەحەی کە خوای پەروەردگار لە قورئانە بۆی بەکارەهێنێ. دواتر بەڕێزان خوای پەروەردگار قۆناغێکی تری دروستبوونی مرۆڤ باسەکە، ئەفەرمێ ثم خلقنا النطفة علقة. ئەفەرمێ ئێمە ئەو هێلکە پیتێنراوە ئەکەین بە علقە. طبعا مەرحەلەی علقە بوون وتمان لە قۆناغی چەند ڕۆژیەوە دەست پێ ئەکا، لە قۆناغی نزیکەی 7 ڕۆژیەوە دەست پێ ئەکا، یعنی مناڵەکە تا ئەو 6 ڕۆژەی یەکەم هێشتا ئەو حاڵەتی پیتاندنە ئەم هێلکە پیتێنراوە محاولە ئەکا باوش بکە یا قەب بکە بە دیواری ڕەحمە، بڕواتە ناو دیواری ڕەحمەوە بۆ ئەوەی لەوێ جێگە و پێگەیەک بۆ خۆی دروستکە و خواردن وەربگرێت و ئیرتیباط بکە بە ڕەحمەوە لە ڕێگەی ناو کەپەتکەوە. خوای پەروەردگار لە قورئانە لە چەندین شوێنە نەیەک لەک شوێنە ئاماژە بەوەکە ئەفەرمێ ثم خلقنا النطفة علقة، واتە ئێمە نوتفەکە ئەکەین بە علقە. یا ئەفەرمێ خلق الإنسان من علق، ئەفەرمێ خوا مرۆڤی لە قۆناغەکانە لە چی دروست کردووە؟ لە علق دروستی کردووە. یا ئەفەرمێ ثم كان علقة فخلق فسوى، پاشان خوای پەروەردگار ئەیکا بە علقەیەک، پاشان چی لێ ئەکا؟ پاشان پەروەردگار دروستی ئەکا. کەواتە قۆناغی علقە بوون بریتیە لە مەرحەلەی سێم لە مەراحیلەکانی بە مرۆڤ بوون. ئەم وردەکاریانە برایانی خۆشەویست، یعنی ئێمە ئەگەر هەموو مولحیدەکانی دنیا بێنیت بەس بەم ئاەتانە بەم 3-4 ئاەتە تەحەدایان بکەی وەڵامیان پێنیە. بۆ بیردۆزەکانی ڕۆژئاوا دەربارەی دروستبوونی مرۆڤ سەرەتا چیان گوتووە؟ وەکو عەرزم کردن 2000 ساڵی تەواو ڕۆژئاوایەکان ئیمانیان بە بیردۆزەکەی ئەرستۆ هەبوو بەوەی مرۆڤ لە خوێنی سووری مانگانە دروست ئەبێ. 2000 ساڵ. باش قورئان 15 سەدا واتە 1500 ساڵ لەمەوە پێش ئەفەرمێ ئەبم قۆناغانە ئێمە مرۆڤمان دروست کردووە. ئێمە تەحەدای بێدینەکانەکەین. یەک پەرتووک، یەک بیردۆزە، یەک سەرچاوەی زانیاری و زانستیمان بدەنێ کە پێش قورئانەکەی موحەممەد صلی الله عليه وسلم کتێبێکی تر بەم وردەکاریە باسی خەڵقی مرۆڤ بکە. پێغەمبەرێکی نەخوێنەوار لە بیابانێکی بێسەرچاوەی زانستی بەبێ ئەوەی هیچ وەسائلێک لەو وەسائلانە ئەو ئامرازانی کە ئەمڕۆ مرۆڤایەتی لەو پێشکەوتنی کە هەیەی پێی گەیشتووە بۆی مرۆڤ چۆن دروستە بێ، بەبێ ئەوەی ئەمانە هیچ کامیان لە بەردەستی پێغەمبەر بوو بێ صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن زانی بەوەی ئینسان بەم وردەکاریانە لەم قۆناغانەیە دروست ئەبێ؟ کەواتە کاتی خوای پەروەردگار ئەفەرمێ ثم خلقنا النطفة علقة، ئەفەرمێ ئێمە ئەو نوتفەیە ئەکەین بە علقە لە قۆناغی 7 ڕۆژیەوە ئەبێ بە علقە، چونکە بە تەواوەتی ئەم سپێرمە پیتێنراوە، ئەم هێلکە پیتێنراوە لەگەڵ سپێرمەکە ئەڕۆن ئەو دیوارەی
ڕەحم کون ئەکەن ئەڕۆنە ناوی کە چوونە ناوی ڕەحم دایە نەپۆشێ بەچی دایە نەپۆشێ ڕەحم وەکو چۆن بڵێ حاڵەتێکی جەڵتەی تیا ڕوو ئەدا ئەم جەڵتەیە کۆمەڵێک مول و لە خوێن بە دەوری عەلاقەکە یا دروست ئەکا عەلاقەکە نقم ئەبێ لە ناو ئەم دیوارە خوێناوی کە بۆی دروست بووە ئەمە مفەسیرین تەسەور کە نەک قورئان و حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاوەکارانی ئیسلام قورطوبی بۆ نمونە ثەعالیبی طەبەری کێکی ئەمانە هەموویان لەژێر ڕۆشنایی ئاەتەکانی قورئانە بەبێ ئەوەی هیچ وەسیلەیەکیان لەبەردەسا بێ ئەوەندەی دکتۆرێکی پسپۆڕی سەدەی بیستەم بە زانستیانە گزارشتیان لەم قۆناغانی دروستبوونی مرۆڤ کردووە بۆ نمونە عەلاقە لە زمانی عەرەبیا بە چی بەکاردێ عەلاقە بەڕێزان بۆ هەر شتێک کە خۆی هەڵەواسێ بە شتێکی ترا پێی ئەوتێ عەلاقە خوای پەروەردگارم تعبیرە بەکارهێنێ مفەسیرین کاتی خۆی گوتویانە چی مفەسیرین بۆ نمونە تەفسیری قورطوبی ئەفەرمێ ثم من عەلاقە ئەفەرمێ وهو الدم الجامد بریتێ لە خوێنێکی بەستوو بەیضاوی ئەفەرمێ قطعة من الدم جامدة آلوسي أفرمي قطعة من دم جامد ثعالبي أفرمي وهي القطعة اليسيرة من الدم طبعا أم تفسيري أمان إيلين زانستي راسني استا چونك أمان لين علاقة بريتيا لا بارچيك خويني بستو قطعة من الدم جامدة بارچيك خويني بستو لكاتيكا لم قونا غيا مناڵەکە هێلکەپیتیان راوەکە کە لە ناو ڕەحمایە نەبووە بە خوێنی بەستوو ئەی بۆ مفەسیرین ئەڵێن بۆ بە خوێنی بەستوو چونکە زانستی سەردەم ئەوە ئەڵێ کە من عەرزم کردن ئەڵێ ڕەحم حاڵەتێک دروست ئەکا کە هێلکەپیتیان راوەکە چۆتە ناوی ئەڵێ ڕەحم وەکو حاڵەتێکی جەڵتەی بۆ دروست ئەبێ خوێنێک ڕووپۆشی هێلکەپیتیان راوەکەکە کەواتە ئەم هێلکەپیتیان راوە بە کۆمەڵێک مول و لە خوێنی زۆر دەورە ئەدرێ بە شێوازێک هێرکە پیتێن راوەکە کە شلە کە ئاوە خۆما پێڵێ ئاوە نمە بە چاو نابینرێ بە چاو نابینرێ دکتۆر محەممەد عەلی البار کتێبێکی زۆر گەورەی هەیە بە ناوی خەڵق الئینسانی بین الطب والقورئان دروستکردنی مرۆڤ لە بینی زانست و خۆیەکێکە لە پسپۆڕە تایبەتمەندە شارەزاکانی بواری مناڵ و کۆرپەلە ئەفەرمێ فالعەلەقەة لا تكاد ترى بالعين المجردة ئەفەرمێ عەلەقە لەو قۆناغەیە بە هیچ شێوازێک چاو ناتوانێ بیبینێ وهي مع ذلك محاطة بالدم من كل جهاتها ئەفەرمێ لەگەڵ ئەوەیشە هەموو چواردەوری خوێنە کەواتە بەیضاوی کە ئەڵێ پارچەیەک خوێنی بەستووە ئەگەر بەیضاوی میتوانایە لەم قۆناغەیە کە ئەمە بە سەدەها جار ئەبێ گەورە بکرێ ئەوجا تۆ چواردەوری عەلەقە و عەلەقە ببینی بەیضاوی کە ئەنەما لە بەرچاوێتی دیواری ڕەحم هەموو مول و لە خوێنەکان بۆیە وتوێتی ئەمە بووە بە پارچەیەک لە خوێن لە کاتێکا خۆی عەلەقەکە نەبووە بە پارچەیەک لە خوێن و ئینەما چواردەورەکەی بەشێکە لە خوێن بۆیە ئەو تەفسیرەکەوا هاتووە یعنی ئێمە نەڵین مفەسیرین لێرەدا بە هەڵەدا چوون نا ئێستا ئێمە بەچاوی بینین هەروە دەرەکەوێ لێمان بەڵام کە ئەڕۆیتە ناو خوێنەکەەوە لە ناو خوێنەکەیە هێلکە پیتێن راوەکە لە ناو خوێنەکەیە هەیە و هەر بریتە لە ئاوەنمەیەکی سادە بۆیە خوای پەروەردگار وەکو عەرزم کردن تەشبیهی ئەکا بە عەلەقە ئەم قۆناغە بەڕێزان بۆ ماوەی 2 هەفتە بەردەوامە بێ ئەمە حاڵەتی هێلکەکەی لە ناو دیواری ڕەحمە ئەگەر سەرنج بدەن وەکو لە وێنەکانە ئەبیندێ ئەبەم شێوازە دەور ئەدرێ بە مول و لە خوێن ئەم قۆناغا وتمان لە ڕۆژی حەوتەمەوە دەست پێ ئەکا تا شتەیەک دروست ئەبێ پێی ئەوتێ ئەلقطع ئەلمیزۆدێرمیە ئەو کتلەکان یعنی بڕگەکان لە ڕۆژی 21ەوە ئەو جا قۆناغێکی تر علمیین دەست پێ ئەکا بۆ مناڵ کە پێی ئەوتێ قۆناغی مضغە کە خوای پەروەردگارە فەرمێ فخەلەقنا العەلەقەة مضغە واتە ئێمە لە قۆناغی عەلەقە بوونەوە ئینسانەکە ئەگوێزینەوە بۆ چی ئەیگوێزینەوە بۆ قۆناغی مضغە بوون مضغە چییە مضغە وتمان گۆشتێکی جووراو گۆشتێکە ئەجوورێ چۆن جێدیانەکانی ئەبێ بە بڕگە بالضبط مضغە بریتیە لەم حاڵەتە خوای پەروەردگارە فەرمێ فخەلەقنا العەلەقەة مضغە لا آيتكي ترى أفرمي ثم من مضغة مخلقة وغير مخلقة باشا مضغة وكو عرض مكردن تفسير زمان وانيكي بمشي وازده لم قونا غيا بجيش كان بيمان ألين إنسانكا لم قونا غيا كتلي بدني بودروس أبي همو روجك 1 مليمتر
ئینسانەکە گەورە ئەبێ هەموو ڕۆژێک 1 میلیمەتر مناڵەکە گەورە ئەبێ کە پێشتر ئەم حاڵەتی گەورەبوونەی بەم شێوازە خێرایە هەبووە. ئەم قۆناغە چەند ئەخایەنێ هەفتەی چوارەم وتمان تا هەفتەی سێم عەلاقەیە هەفتەی چوارەم ئەخایەنێ تا ناوەڕاستەکانی هەفتەی پێنجەم لەم ماوەیەیە مناڵەکە ئەبێ بە نزیکەی 42 بۆ 44 بڕگە یعنی چۆن عەدەدی دانەکانی ئینسان دەرەچێت لە ئینسانەکەیە بالضبط ئەم وای لێ ئەمە شێوەی ئەو مناڵەیە ئەگەر بیبینن ئەو بڕگانەی دروست ئەبێ لە پشتێوە کە دێتەوە ئەمە ئەو حاڵەتەیە کە پێی ئەوتێ حاڵەتی مضغە کە خوای پەروەردگار تەشبیهێکی ئەکات تەشبیهەکە دەقاودەق وایە ئەم تەشبیهە سەیری بکەن پارچەیە گۆشت ئەگەردانی پیا بنەی چی لێ دێ بالضبط وایە ئەمە مناڵێکە تەمەنی 37 ڕۆژە 8 ملیمە تا ئێستا ئەم مناڵە لە قۆناغی مضغەبوونایە ئەمە تەسویرێکی حەیە ئەم مناڵە 8 ملیمە واتە 2 ملیمی کەمترە لە سانتیمەترێک هێشتا یعنی 1 سانتیمەتر نابێ ئینسان لەم قۆناغەیە کە خوای پەروەردگار باسێکە بەو وردەکاریە وەزانایان قسەیان لەسەر کردووە. لەم قۆناغیش بەڕێزان دواتر ئەمەی کە زۆر سەرسوورهێنەرە ئەمەیە کە خوای پەروەردگارە فەرمێ فەخەلەقنا المضغەة عظاما ئەفەرمێ ئەو پارچە گۆشتە ئەبێ بە پەیکەرە ئێسک ئەم معلوماتە ئێسک زۆر غەریبە یعنی ئەگەر ئێستا زانست پێمان نەڵێ عەقڵ کەمتر تەوەقوعی ئەوە ئەکا ئینسان لە پێشە پەیکەرە ئێسکەکەی دروست بێ هەیکەلە عەظمیەکەی دروست بێ خوای پەروەردگارە فەرمێ فەخەلەقنا المضغەة عظاما ئەفەرمێ ئێمە ئەو پارچە گۆشتە ئەکەین بە پەیکەرە ئێسک کێ بە محەممەدی گوت صلی الله عليه وسلم کە ئینسان لەم قۆناغە ناسک و هەستیارەیە کە گەشە ئەکا سەرەتا پەیکەرە ئێسکەکەی دروست ئەبێ کە خوای پەروەردگارە فەرمێ ئێمە پەیکەرە ئێسکەکەی دروست ئەکەین طبعا ئەم قۆناغە هەفتەی پێنجەم لەگەڵ شەشەم لەگەڵ حەوتەم ئەم قۆناغی لێ دروست ئەبێ لەم قۆناغەیە بە ئینسانەکە وەکو چۆن ئەشیعەی ئەگری بالضبط وایە بەڵام ئاگاتان لێبێ پەیکەرە ئێسکەکان ئێسکی ڕق نین یعنی ئەم ئێسکەنین کە ئێستا من و تۆ هەمانە وەکو ئێسکێکی کڕکراگە وایە کە نەرمە بۆ نمونە ئێسکی سەبلوت ئێسکێکی نەرمە یا ئەم ئێسکانە ئێسکێکی نەرمە ئەو پەیکەرە ئێسکەش کە هەیە ئەلەم قۆناغەیە بۆی دروست ئەبێ لەم قۆناغەیە بەڕێزان لەم سێ هەفتەیە چیتر دروست ئەبێ بۆ مناڵەکە ئەندامە هەستیارەکانی وەکو دڵ وەکو سیەکان وەکو جگەر وەکو گوێ وەکو چاو وەکو دەماغ جذعی دەماغ دروست ئەبێ یعنی بەشە ئەساسیەکەی دەماغ دروست ئەبێ بزانم پێغەمبەر ئەفەرمێکی صلی الله عليه وسلم دەربارەی ئەم قۆناغە دەقاودەق ئەفەرمێ إذا مر بالنطفة 42 يوما ئەفەرمێ هەر کاتێک 42 ڕۆژ بەسەر نطفەیە گوزەرا 42 شەو بەسەر نطفەیە گوزەرا بعث الله إليها ملكا خوای پەروەردگار فریشتەیەکی بۆ ئەنێرێ فصورها ئەم فریشتەیە چی لێ ئەکا تەسویری ئەکا تەسویر یعنی شێوازی مرۆڤایەتی پێ ئەبەخشێ وخلق سمعها وبصرها وجلدها وعظمها ولحمها ئەم فریشتەیە پێست و گۆشت و چاو و لوت و گوێچکە و ئەمانی پێ ئەبەخشێ لەم قۆناغەیە هەستیارترین شت کە ڕوو ئەدا بەڕێزان لەم قۆناغەیە ڕۆح ئەکرێ بە بەری مناڵەکەیە ئەگەر بپرسین باش ئەگەر ئێستا ڕۆحەکرێ بە بەر مناڵەکەیە ئەی ئەم مناڵە بەچی گەشە ئەکا لە قۆناغی پێش ڕۆحکردن بە بەراواتە ئێمە ئەڵین لە دوای 42 ڕۆژەوە ڕۆحێکی مرۆڤایەتی ئەکرێ بە بەریا یا ئەبێ بە کائینێکی حی ئەی پێش 42 ڕۆژ مناڵ چۆن گەشە ئەکا ئەگەر ڕۆح نییە لە بەریا ولەما ئەفەرمون مناڵ لەو قۆناغیانەیە تەسەوری ئیبن القەیم بکە چەند حەذیقانە قسەی لەسەرەکە ئیبن القەیم ئەفەرمێ لەو قۆناغەیە ئینسان حەیاتی هەیە بەس ڕۆحی نییە ئەفەرمێ حەیاتی ئینسان لە قۆناغی پێش 42 ڕۆژەیە حەیاتێکی نەباتیە واتان زیندووە بەڵام وەکو ڕووەکێک ملاحەزەتان کردووە ڕووەک مردوو نییە زیندووە بەڵام ڕۆحیشی لەبەرا نییە تۆ ناتوانانی بڵێ ڕووەک ڕۆحدارە یا گیان لەبەرە ڕووەک پێی ئەڵێن نەباتە ڕووەک هەست بە تینوێتی ئەکا هەست بە ئازارەکە نەخۆش ئەکەوێ وشکە بێ و ئەمرێ سەر هەڵ ئەداتەوە زیندوو ئەبێتەوە کەواتە مرۆڤ بەر لەوەی بێ بە گیان لەبەر مرۆڤ نەباتێکە وەکو نەباتێک وایە ئەم گەشەکردنە حاڵەتە نەباتیەکەی بۆی دروست ئەکا لە 42 ڕۆژە ئینسانەکە ئەبێ بە کائینێکی حی بۆیە خوای پەروەردگارە فەرمێ ثم من مضغة مخلقة وغير مخلقة
بوردي أم قناغ آماجة في أكا پروردگار أفرمي مضغة أبي مخلق هنديكي أبي غير مخلق أو غير مخلقة أو لقناغ سرتايا كاني حملة لبار أتشيو أكبيت أخواروا بوي لم قناغ برزان طبعا أما علم نايلت حتى استا هيج سرزاويكي زانستي لسدي بستويكيشا بيمان نالي روح كردن ببر منالا ميكانيزمكي چۆنە وە چییە تا ئێستا زانستی ڕۆژاوا ناتوانێت ئەمە بە ئێمە بڵێ ئەو پێی وایە ئەم قۆناغی دروستبوونە لە سەرەتاوە ئینسانەکە کائینێکی حەیە و کائینێکی گیان لەبەرە بەڵام ئەم معلومەیە هەڵەیە بۆیە لە قۆناغی دوای 42 ڕۆژیەوە تەعاملی شەرعی حکمی شەرعی مامەڵەکردن لەگەڵ مناڵ لە 42 ڕۆژیە ئەگۆڕێ لە 42 ڕۆژیە مامەڵەی مرۆڤی لەگەڵا ئەکرێ بەر لە 42 ڕۆژی مامەڵەی مرۆڤی لەگەڵا ئەکرێ بەڵام ئەو مرۆڤە ناکە ئێمە پێی ئەڵێن مرۆڤێک کە ئەحکامی شەرعی مرۆڤ بوون ئەیگرێتەوە و تەعاملی لەگەڵا ئەکرێ لەبەرەوە مەسەلەی مناڵ ڕۆحکردن بە بەریا ئەمە دواتر ئەگەڕێمەوە سەری ئەمە وێنەی مناڵێکە بەڕێزان ئەمە پەیکەرە ئێسکی مناڵێکە ئەبەم شێوازە دوای قۆناغی مضغە بوون ئەبەم شێوازەی لێدێ ئەم مناڵەی تر ئەگەر ملاحەزە بکەن ئەمە 7 هەفتەیە واتە 49 ڕۆژە درێژی ئەم مناڵە 2 سانتیمەترە لە 2 سانتیمەتریش کەمترە ئەنی بیهێنە پێشاوی خۆت مرۆڤێکە بەو مەلامی حەوە گۆبکەکانی دەست و گۆبکەکانی قاچی لەگەڵ گۆبکەکانی گوێچکەی لەگەڵ چاوی لوتی دەمی وردە بالضبط ئەوەی کە پێغەمبەر فەرمێتی پێغەمبەر فەرمێ دوای 42 ڕۆژ ئەمە 49 ڕۆژە بزانە چەکەرەی کردووە مناڵەکە چەکەرەی کردووە پەیکەرە ئێسکێکەی لە 7 هەفتەیە وردە چی لێ دێ دواتر لە هەفتەی هەشتەمە بە تایبەت لە هەفتەی هەشتەمە مناڵەکە ئەوجا ماسولکە لەگەڵ گۆشت لە هەفتەکانی داهاتووترە بە پێستدا ئەپۆشتێ واتە لە ئەساسەوە ناوەکی مناڵەکە دروست ئەبێ ئەو جادا ئەپۆشتێ و گۆشت و ئێسکە خوای پەروەردگار فەرمێ چی ئەفەرمێ ئەم جەعلوا لله شركاء خلقوا كخلقه یا ئەوانە هاوڵێک بۆ خوا بڕیارەدەن ئەو هاوڵانی ئەوان پێی بێباوەڕ ئەبن و پێی مشتێک ئەبن ئەو بتوو ئەو دروشم و بیردۆزانی ئەوان لە غەیری خوا ئیمانمان پێیەتی خوا ئەفەرمێ ئەوانە بە هاوڵی خوادا ئەنێن ئایا ئەوان بە هاوڵی خوایاندا ئەنێن خلقوا كخلقه فتشابه الخلق عليهم ئەوان چیان خەڵق کردووە تا ئەمان ئەوانیان لێبووە بە خالق و خالقی حەقیقی خۆیان و خۆش ئەوانیشان لەبیر چۆتەوە خوای پەروەردگارە فەرمێ قل الله خالق كل شيء بڵێ خوای پەروەردگار خالقی هەموو شتێکە وهو الواحد القهار ئەمە وێنەی مرۆڤێکە بەڕێزان لە قۆناغی مضغەبوونە بەر لە چوونی مەلائیکەتەکە ئەمە وێنەی پشیلەیەکە ئەمە وێنەی بەچکەی پشیلەیە ئەمە وێنەی بەچکەی مرۆڤە تقریبا هەردووکیان ئەمە مرۆڤێک چی خاڵی جیاواز چیە لە نێوان ئەم دوو کائینە حەیەیە ئەمە پێشتوونی مەلائیکەتەکەی بۆیە خوای پەروەردگارە فەرمێ فتشابه الخلق عليهم خەڵقی خوا سەیری دوای چوونی مەلائیکەتەکە بکە چیمان لێدێ ئەبین بە دوو کائینی زۆر جیاواز ئەی سەیری قۆناغە سەرەتایەکانی خەڵق بکە زۆر لە یەکەوە نزیکین بەچکەی کەروێشکێکیش بێنە هەر هەمان شێوازی هەیە لە هیکەرەکەیە بەڵام بەچکەی بەرازێک بێنە زۆر جیاواز نییە لەمە بەڵام کە دیت سەیری مرۆڤەکەی لە قۆناغەکانی ترا دوای چوونی فریشتەکەی خوای پەروەردگار باسی ئەکاوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ بعث الله إليها ملكا فصورها ئەمە ئەو تەسویرەیەکە خوای پەروەردگار ئەمری پێ ئەکاو ئەیدا بە مرۆڤ ئەوش ئەو تەسویرەیە کە پشیلەیەکی لێ دروست ئەبێ لەبەرەوە قۆناغ و وردەکاریەکانی بە مرۆڤبوونەوە عەرزم کردن ئەگەر ئێمە هیچ بەڵگەیەکمان لەسەر ڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ولەسەر گەورەیی خوا و عەزەمەتی خالق وەکو خۆی ئەفەرمێ ئەلا يعلم من خلق وهو اللطيف الخبير ئایا ئەو نازانێ خۆی چی دروست کردووە یا کە ئەفەرمێ ئەلا له الخلق والأمر کێ خەڵقی کردووە ئەوەش ئەبێ حکمی بکە ناکرێ خوا خەڵقی کا خەڵک بەڕێوەی بەرێ ئەفەرمێ ئەلا له الخلق والأمر ئەوەی کە لەم قۆناغە سەرەتاییانەیە چاودێری ئەکا ئادی بەڕێزان چ پزیشکێک چ تەکنەلۆجیایەک ئەگەر ئیرادە و چاودێری پەروەردگار خۆی نەبێ ئەم مناڵە لەم قۆناغە هەستیار و ناسکانە وەکو خۆی ئەفەرمێ يخلقكم في بطون أمهاتكم خلقا من بعد خلق في ظلمات ثلاث
كي أم خلقا من بعد خلق أكا أجر أو نبي چه تكنولوجياك أم من الله هر نابين لم قناغ سرتايانا يا ببورن تنها پروردگار اتواني أم خلق بك وتنها أويش أتواني بيمان بليت شيء أكا باشان أفرمي لمرحلة ششما أفرمي فكسونا العظام لحما باشان إما إسكا كان دا أبوشين بقوشت يا لقصكي عزير خوای پروردگار باسێکا کە فەرمی ئەنا یحیی هذه الله بعد موتها وتی خوا چۆن ئەم ئێسکە پری و دراوانەیە ئەم ئێسکە تەواو پرواوانە چۆن خەڵقەکاتەوە خوای پەروەردگارە فەرمێنە فأماته الله 100 عام ثم بعثه قال كم لبثت قال لبثت يوما أو بعض يوم خوای پەروەردگار ئەیمنێنێ دوایی زینووی ئەکاتەوە دوایی پێی ئەفەرمێ سەیری ئێسکی گوێ درێژەکەت بکە أفرمي وانظر إلى العظام كيف ننشزها ثم نكسوها لحما سيدي إسكي جوي دريجك كيف ننشزها ثم نكسوها لحما دواتر إما إسكك دروس كينو غوش كينو ببرا كواتا لخلق شاك خوا إعادة خلق كاتوا هرب همان شوازة پروردگار إعادة خلق كاتوا لبرا ودواي أو برزانوكو عرضم كردن لحفتي هشتما أم بيكر إسكا ورده برو أو أرواك داب بوشريتو بما سلكو بقوشت أما وينيكي حقيقي دستي منالك أجر ملاحظة بكن بيكر إسكاكا ورده ما سلكا ورده بيست ورده قوشت داي أبوشه لبرو أما لحفتي هشتما دروس أبي كتمني منالك هشتا نقشتوتا دو مانك لوانيا حجمي شي هشتا چند سانتيمتريكا باشان خواهي پروردگار فرمي ثم أنشأناه خلقا آخر فتبارك الله أحسن الخالقين يا أحسن الخالقين أفرمي باشان إيما إيكين بخلقي كيتر كم خلقي أو خلقي إيكا خلقي بمروف بونك خواهي پروردگار أفرمي واتا إيما لقناغي حياتنا باتيكي أيكين بمروف أيكين بو إنساني كذاتك عاقلة ذاتك مدركة ذاتك إحساساتي أدينه وذاتك إدراك عواقبي همشتك أكا فتبارك الله أحسن الخالقين وكو خويشي أفرمي لقد خلقنا الإنسان في أحسن تقويم مروفي لباشترين شواز لسر جوانترين شوا دروس كردوا طبعا وكو عرضبان كردن أم حالتانا هموي كخواي پروردگار أي هنا أي خاتوا بيشاوي إما همو أم حالتانا أمقسي أمرويدين نية أمقسي پانزة سدي لمو بيشي قرآن درباري دروس بوني مروف لحفتين ويما منال پنجي أمجي يعني لحفتين ويما أو منالا وكو بلي خواي پروردگار تدريبي بيأكا بو أويك لسكي دايكي لدايك أبي أو جا فير ببي چون ممكي دايكي بقري وبيمجي تدريبكا پراوأكا لسكي دايكا لحفتين ويما ورده پنجي خوي أمجي ورده أندامي نيرين ومييني سرهل أدا يعني در أكبي طبعا أم قونا غبر رزان أما سرهل دانو بين راويتيتي أجينا لحالتي اكس و اكس واي كيا خواي پروردگار بڕیاری داوە نێر بێ یا مێ بێ حتى ئەو فریشتەی کە ئەڕواتە لای ئەو کەلیمانی کە ئەمری پێ ئەکرێ کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم باسی دیاریکردنی ڕەگەزیتیان نییە ڕەگەزەکە لە سەرەتاکان لە قۆناغی یەکگرتنی سپێرم و هێلکەکەیە خوا بڕیاری داوە ئەمە نێرە یا مێ ئەم مناڵە بەڵام ئێستا لێی دەرئەکەوێ لە هەفتەی دێیەمە ورده سري پنجكاني دركوي او جا منالك باويش كدا لحفتي ديما يعني فيري باويش كدانه به لحفتي يانزيما ريخولكاني اكونكار لحفتي دوانزيما ورده ايتر منالك همو اجهزه اساسيكاني دروس بوا منالك غشاكاتا او كاتيك خواي پروردگار قضاءك بوي كانسانك لدايك ابي وكو عرضم كردن لتنها يك خانه وام مناله أبي بسط تريليون خانن لو ما وكما تصور بك چهێزێک هەیە بتوانێ ئەم حاڵەتی دووبارە بوونەوە و گەشەکردنە بۆ خانەکان دروستکە ئەگەر خوای پەروەردگار نەبێ دڵی مناڵەکە تەنها لەم مەرحەلەی کە لەسکی دایکایەتی 54 ملیۆن جار دڵی مناڵەکە لێ ئەدا وەکو عەرزم کردن ئەمە تەنها مەگەر پەروەردگار خۆی بزانێ ئێمە تەنها ئەوەڵین کە ئەیبینی ئێستا ئێمە دەرکی پێ ئەەکەین وئیلا وردەکارەکانی ئەم موضوعە نئما إيزاني نبي غنبريش صلى الله عليه وسلم زاني ويتيج كخواي پروردگار فرمي وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى علمه شديد القوى لبرو بيغمبريك صلى الله عليه وسلم ذات يكبوا
ناوی خۆی نەزانیوە هەتا مردوویشە بینوسێ نەیشی ناسیوەتەوە بە نووسراوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە نەخوێنەوار بووە ناوی خۆی هەتا وەفاتی کردووە نەزانیوێتی بینوسێ نەزانیوێتی بیخوێنێتەوە چکە لە سوڵحی حودەیبیەیە کە ئیمامی عەلی سوڵحەکەی ئەنووسیەوە لەگەڵ سوهەیلی کوڕی عەمرە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی بنووسە ئەمە ئەو ڕێکەوتن نامەیەیە کە محەممەد ڕەسوول الله و سوهەیلی کوڕی عەمر ڕێکەوتون لەسەری سوهەیلی کوڕی عەمر گوتی لو علمناك رسولا ما قاتلناك ولكن اكتب اسمك واسم ابيك گوتی ئەگەر ئێمە حسابی پێغەمبەرت بۆ بکەین بۆ شەرت لەگەڵەکەین ناوی خۆت و باوکێ بنووسە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی ئەی عەلی ڕەسوول الله کە بکوژێنەرەوە ئیمامی عەلی پێشتر ڕەحمان و ڕەحیمەکەی پێکوژان بۆ بە تەکلیفی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر پێی ناخۆش بوو محەممەد ڕەسوول الله کە بکوژێنێتەوە فەرمی وەڵی نایکوژێنمەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆری لێ نەکرد فەرمی ئەرینی مەکانەها فەرمی لەکوێ نووسیوتە نێخوێنەوار بوو لە بەرچاوی بوو بەس نێزانی بیخوێنێتەوە ئیمامی عەلی دەستی خستە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حیبرەکەی بەسەرا هێنا هەموو کەسێک ئەگەر نەخوێنەواری سیفەی نەقص بێ بۆی سیفەی ئومیەت بۆ پێغەمبەری خوا فەضڵە بۆ چونکە پێغەمبەر خوێنەوار بووایە خەڵک ئیتیهامی ئەکرد بەوەی ئەمە کەسێکی پسپۆڕ و شارەزا بووە بەڵام شارەزایی پێغەمبەر صلی الله عليه وسلم وحیە بۆیە تەنانەت ئێمە لە علمی ئوسوڵە ئەوەی پێغەمبەر ئەی فەرمێ علمی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصف ناکرێ بە فقه بۆ چونکە فقه مکتسبە علمی پێغەمبەر مکتسب نییە يعني علمێک نییە چوو بێتە لای مامۆستا و حوجرە و فێری خوێندەواری کرابێ و هەموو ئەم شارەزاییانی پێدرابێ لە پێش تەمەنی 40 ساڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە غەیری بنەما ئەخلاقیەکان کە کەسێکی مەشهور بووە بە صادق الئەمین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هیچ بوارێکی ترا شارەزایی و پسپۆڕی غەیری شوانی نەبووە چۆن لە دوای 40 ساڵ بە کون فەیەکونێک بوو بەم فەیلسوفە لێرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورەیەکەی دەرەکەوێ کەسێک بتوانێت ئەم وردەکاریانە لە بواری علمی طبا بدا بتوانێت وردەکاری زۆر لەمە دقیقتر لە بواری ئەستێرەناسیە بدا لەمە دقیقتر لە بواری قوڵایی دەریاکانە بدا لەمە دقیقتر لە بواری ڕووداوەکانی مێژووە بدا لەمە دقیقتر لە بواری ڕووداوەکانی داهاتووە بدا لەمە دقیقتر لە بواری تەفسیری خەڵقەوە بدا بەوەی کە خوا چۆن ئەم گردونەی خەڵق کردووە ئەمە ناکرێت کەسێک لە 40 ساڵیە تەنانەت ئەگەر گریمان ئەم پیاوە مێشکی هاردیسکێکیش بۆ کۆپیکردنەوەی ئەم هەموو زانیاریانە و دانەوەی زۆر زەحمەتە یەک تەفسیری هەیە ئەوەی ئەم پیاوە پێغەمبەر بێت تەنها ئەم تەفسیرە مقنعە لەبەرەوە ئەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرمێ ئەوە تەنها بە وحی تەفسیرەکرێ ئەمە مناڵێکە تەمەنی 8 هەفتەیە تەمەنی 8 هەفتەیە واتە هێشتا نەبووە بە 2 مانگ لەم مەرحەلەیشە ئەمە مناڵێکە تەمەنی چەندێکە ئێستا ئەم مناڵە تەمەنی 4 مانگە 12 سانتیمەترە لە 4 مانگیە یعنی بەقەر ڕاستەیەکی بچووکە بێ دوای 4 مانگ مناڵەکە هێشتا مناڵەکە حەجمی 12 سانتیمەترە ئەمە حەزەکەم لێرە هەڵوێستە بکەن دواتر قسەمان هەیە بەم ڕسمانە چونکە لە قۆناغێکە کە باسی لەباربردنی مناڵەکەی ئەم ڕسمە وەڵامێکی زۆرمان دەست ئەخات بەوەی کە ئەمە مناڵێکی 4 مانگە باشە چکە زانایان لە مەسەلەی لەباربردنی مناڵە و هەتا ئێستاش زۆرێک لە مامۆسایانی ئاینی خۆمان بە هەڵا قسە لەسەر حکمی لەباربردنی مناڵە بن کە ئەم مناڵە ئەو ڕسمە و من هەندێک وێنەی تریشم لەلایە دواتر لە کاتی خۆیان عەرزەکەین بەوەی مناڵی 4 مانگ مڵغە نییە ئەوە مناڵە مڵغە نییە ئەوەی کە ئەوان تەفسیرەکەن تەفسیرێکی هەڵە بۆ دەقەکانەکەن ئەمە ئەو خەڵقەیە کە خوای پەروەردگار خەڵقی ئەکا بەڕێزان ئەمە ئەو تنۆکە ئاوەیە ئەم مناڵانە کە ئەیبینن ئەمە لە یەک تنۆکە ئاوە بە خوای پەروەردگار خەڵقی کردوونی بەم نمونانە سەیری ئیبداعی خەڵقی خوا بکە جوانی ئەو مناڵانە بکە کە ئەم مناڵانە وەکو عەرزم کردن لە تەمەنی 39 ڕۆژینشیانە لەگەڵ بەچکەی پشیلەیەکە یا لەگەڵ بەچکەی بەرازیەکە زۆر جیاوازیەکی ئەو تۆ نابینی لە ڕووی شێوازە دەرەکێکەیانەوە ئەمە خوای پەروەردگار فەرمێ هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه ئەفەرمێ ئێمە ئەمانەمان دروست کردووە ئێوە پێمان بڵێن ئەوانی ئێوە ئەیان پەرستن ئەوانە چیان خەڵق کردووە ئادەی بوودا
ئێستا چەند ملیۆن کەس لە سەدەی 21 لە سایی ئەو هەموو تەکنەلۆژیایەیە چەند کەس پەیکەری بوودا ئەپەرستێ. هۆنگ کۆنگ نموذەجی پێشکەوتنی وڵاتانی دنیا تا ئێستا گەورەترین پەیکەری بوودا لە هۆنگ کۆنگایە. ئادی بوودا چی دروست کردووە؟ خوا ئەفەرمێ هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه. ئێوە پێمان بڵێن خواکانی ئێوە چیان دروست کردووە. ئادەی فیلی هندۆسەکان و ئادەی مشک و ئادەی جرج و ئادی ئەو ئینسانانی کە ئینسانەکان هەیان کەن بەخوا و ئەیان پەرستن. با ئێمە باسی بتەکانی سەردەمی جاهیلیەت نەکەین، لە سەدەی 21 باسی خواکانی خەڵک بکەین. ئەو خوایانە چیان بۆ خەڵک کردووە؟ ئێوە کێ ئەپەرستن؟ ئەگەر گریمان خوا نییە ئەمانە کێ دروستی ئەکا؟ پێتان وایە سروشت ئەم وردەکاری و سیستەمە دقیقە بەرهەمە هێنێ؟ پێتان وایە ئەمە هەروە لە خۆیەوە دروستە بێ؟ ئەم ئینسانە بەم نیزامە دقیقە ئەم خانانە سەرەتا چۆن دابش ئەبن، چۆن ئەبن بە عەلەقە، چۆن ئەبن بە مڵغا، چۆن ئەبن بە عیظام، چۆن دوایی لەحم و چۆن دوایی ماسولکە و چۆن دوایی جلد و چۆن ئەمانە دروستە بن. ئەگەر ئەمانە وان پێغەمبەرێکی نەخوێنەوار 15 سەدە لەمەوە پێش ئەم وردەکاریانە چۆن نەزانێ؟ کەواتە ئەم پیاوە ئاگای لێتی ئەم خەڵقە چۆنە بێ؟ خەڵکی کە لی بێ ئاگان بۆیە نەیانزانیوە. ئەلێرەدا ئێمە ئیشمان بە شێوازی بایۆلۆجیەتی مناڵ چۆن دروست ئەبێ ئیشمان بەمە نامێنێ. لەمەوە دوادەینە سەر ئەو ئەحکامە شەرعیانی کە منوتم ئەم بابەتە بۆیە گرنگە چونکە ئیعجازی تایە، ئەمە ئیعجازە عیلمیەکەی هەتا ئێرە ئێمە لی ئەوەستین. من وردەکاریەکان و تەفاسیلی زیاتر هەست ناکەم پێویستمان پێی هەبێ و لە ئەحکامەکانیشا پێوی پەیوەستین تا مناڵ لەداکەم مناڵە تا لە دایکبوونی ئێمە ئەنجا لەمەوە دوا باسی ئەو ئەحکامە شەرعیانە ئەەکەین کە پەیوەستن بە مناڵێک بەم شێوازەوە مناڵێکی ئاوا چۆن دروست ئەبێ. ئەو حکمە شەرعیانەی پەیوەستە پێوەی لە مەسەلەی ئەهلیەت بوونی شیاوی بوونی لە ڕووی یاسایی لە ڕووی شەرعی، دواتر حکمی لەباربردنی ئەم مناڵە، دواتر حکمی دەستکاریکردنی جیناتەکانی، دواتر ئەم مناڵە حکمی چاندنی لە ڕەحمێکی ترە ئەگەر ئەم ڕەحمە پەیوەندیەکی شەرعی لە نێوان خاوەنی تۆ و هێلکەکەیانە بێ، دواتر دێنە سەر حکمی چاندنی مناڵ کە پێی ئەوتێ مناڵی بلووری، حکمی کۆپیکردنەوەی مرۆڤ، دواتر دێنە سەر ئەوەی کە ئەو ئەحکامانی متعلقن بە وردەکاریەکان و تەفاسیلەکانی مناڵێکەوە لە سکی دایکە، تەنها لە سکی دایکە. بزانین خوای پەروەردگار و شەریعەتی ئیسلام چۆن مامەڵەی لەگەڵەکە و وردەکاریەکانی ئەم مامەڵەیە چین. لەم قۆناغەیە بەڕێزان ئێمە مناڵ بە شێوازێکی گشتی ئینسان شیاوی مرۆڤ بە شێوازێکی گشتی بە 4 قۆناغە تێپەڕە بێ. قۆناغێکمان هەیە پێی ئەوتێ قۆناغی ئەهلیەی وجوب، قۆناغێکمان هەیە پێی ئەوتێ ئەهلیەی ئەدا. لەم قۆناغەیە کە مناڵ لە سکی دایکایەتی مناڵ قۆناغێکی هەیە یا ئەهلیەتێک شیاویەکی شەرعی و یاسایی هەیە پێی ئەوتێ ئەهلیەی وجوبی ناقص فقط. سێ قۆناغەکەی تری ئەهلیەتی مناڵ کە پێی تەوابێت تەمەنی مۆتمان 2 قۆناغی سەرەکیمان هەیە، ئەهلیەی وجوبمان هەیە لەگەڵ ئەدامان هەیە. ئەهلیەی وجوب ئەبێ بە 2 بەشەوە، وجوبی ناقص لەگەڵ وجوبی کامل، ئەهلیەی ئەدائی هەیە ئەدائی ژەبێ بە 2 بەشەوە، ناقص لەگەڵ کامیلە. مناڵ لەم قۆناغی ئێمە ئەمانوێ باسی حکم شەرعیەکانێکین کە قۆناغی کۆرپە لە لەسکی دایکایەتی یەک مەرحەلەی هەیە پێی ئەوتێ ئەهلیەی وجوبی ناقص. ئەهلیەی وجوبی ناقص یعنی چی؟ ئەهلیەی وجوبی ناقص یعنی ئەم مناڵە هەموو ئەو مافانەی پێ ئەدرێ کە وەرگرتنی پێویستیان بە قبوڵی خۆی نەبێت. ئەهلیەی وجوبی ناقص بۆ نمونە ئەم مناڵە لە سکی دایکە لەو قۆناغەی کە یەک خانەیە پێشەوەی بێ بە یەک خانەی پیتێنراویش، ئەگەر تەنها سپێرمێک بوو بێ، تەنها سپێرمێک بوو بێ، باوکی مردبێ، لە دوای مردنی باوکی سپێرمەکە پیتێنرابێ لە سکی دایکە، باشە کە باوکی ئەمرێ ئەم مناڵە بەقەدەر برایەکی گەورەی تەمەن 40 ساڵی میراتە باچ. کێپی ئەداکێ ئەم مافەی ئەپارێزێ؟ خوا خۆی ئاگای لێ نییە. ئێمە بۆ وتمان باسی مناڵەکەین لەبەرەوەی مناڵ توانای داکۆکیکردن و سکاڵاکردنی نییە لە مافەکانی خۆی، بۆیە خوا سکاڵاکارێتی خوای پارێزێ، خوا ئەهلیەی وجوبی ناقصی ئەداتێ. ئەفەرمێ ئەم مناڵە لە هەر قۆناغێکا کە لە سکی دایکایەتی باوکی بمرێ بەقەر
برا زیندۆکەی یا ئەگەر کچ بێ بەقەر خوشکە زیندۆکەی تەمەنی هەرچەند بێ لە دەرەوەیسکی دایک ئەو نەمیراتە بە ئەگەر کەسێک وەسیە بکە بۆ نمونە کەسێک بڵێ من وەسیەتەکەم بۆ مناڵەکانی فڵان کەس ئەم مناڵە لە سکی دایکە هێشتا نشبوو بێ بە بوویەی ڕێی مولەقەح یا تەمەنی 2 ڕۆژ بێ ئەم وەسیەتە ئەمیش ئەگرێتەوە چۆن خوشک و برا زیندووە گەورەکانی ئەگرێتەوە ئەگەر کەسێک وەقفیان بۆ بکە ئەمیش ئەگرێتەوە چۆن ئەوان ئەگرێتەوە ئەمە ئەهلی وجوبی ناقص پێی ئەدا چیتری پێ ئەدا ئەم مناڵە حەقی نەسەب وەرەگرێ بۆەوەی کە لە دایک ئەبێ وەکو مناڵێکی پەڕیدە لە دایک نەبێ بکەوێتە سەرجادە مافی باوکایەتی و دایکایەتی ئەکەوێتە سەر شانی خاوەن هێلکەوتۆوەکە کە مناڵە بێ لە باوەشی خێزانێکە لە دایک ئەبێ چوارچێوەیەکی خێزانی هەیە ئەی پارێزیە گەشەی پێ ئەکا پەروەردەی ئەکا پێشکەشی کۆمەڵگایەکە خوا پێی ئەدا ئەمە ئەهلیەتی وجوبی ناقص پێی ئەدا مافی بوونی ئەبێ ئەم مناڵە لەو قۆناغەیە کەس ناتوانێت لە باری بەرێ هەتا گەورەتریش بێ قۆناغی بڕیاری لە باربردنی مەترسیدارترە بێ لەبەرەوە مافی ژیانی هەیە جگەلەوەی مافی ژیانی هەیە مافی ئەوەی هەیە ژیانێکی پارێزراویشی هەبێ نەک تەنها ژیان ئەبێ ژیانی سەلامەت بێ واتە ئەم مناڵە نابێ معەڕەض بکرێ بخرێتە ژێر مەترسی کاریگەری هیچ دەرمانێک یا خواردن یا خواردنەوە یا وەرزشێک یا جلوبەرگێک کە دایکەکە ئەیکاتە بەری یا ئیخوا یا باوکەکە ممارەسەی ئەکا بۆیە جگەرە خواردن بۆ دایکەکە لەم مەرحەلەیە لە بەرپاراستنی سیحەتی مناڵەکە مەفروزە قەدەغە بکرێت بەکارهێنانی هەندێک دا و دەرمان ئەبێ دایکەکە بەکاری نەهێنێ وەرگرتنی تیشک لێدانی تیشک حتا لە مەتانە ڕۆیشتنی دایکێک کە لە قۆناغە سەرەتایەکانی سک بوونایە ڕۆیشتنی دایکەکە بەو جیهازانی کە ئەشعی ئەکسی لێ ئەدا و بەحساب بۆ تەفتیشە مەترسیدارە بۆ سەر مناڵەکە ئەبێت دایکە سک پڕەکان لەمانە هەڵبوێردرێن یعنی مەشمول لەبن بەم بڕیارانە هەموو ئەمانە بۆ لە پێناو پاراستنی تەندروستی مناڵەکەیە بۆ ئەوەی مناڵەکە تەندروستە دایک بێ و هیچ مەترسیەکی لەسەر دروست نەبێ لێرەدا لەبەر تەواوبوونی کات دێنە کۆتایی زنجیرەی ئەمڕۆمان أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين درسي داهت إن شاء الله درجة أدين باسا كمان والسلام عليكم ورحمة الله وبركاته من آياته أن خلقكم من تراب ثم الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤ بوون و حکمە شەرعیەکانی